سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان. زۆر جار لە دەستپێکی وەرزی هاوین و هەروەها لە وەرزی پاییزیشدا دیاردەیەک دەبینین، ئەویش ناسراوە بە گەردەلوولەکانی تۆزوبا و لە بیابانەکانیش هەڵبەتە هەمان حاڵەت ڕوودەدا و ئەو کات زیاتی تۆز و خۆڵ تەوژمەکانی بە لم بەرز دەکەنەوە ئاسمان. گەردەلوول بەردەوام سەرنجی خەڵک بۆ خۆی ڕادەکێشێ بۆی کە بە خێراییەکی زۆر ڕوودەدا و لە ماوەیەکی کەم کۆتایی بە چالاکیەکی دێت. لەبا بزانین ئەو دیاردەیە چۆن ڕوودەدا لە ڕووی زانستیەوە و ئایا تەنها لەسەر هەسارەی زەوی ئەو دیاردەیە بینراوە یان لە شوێنێکی کەش. هەمان دیاردە کەوتۆتە بەرچاوی کامێرایەکە. دیاردەکە ناسراوە بە دەست دەڤڵز یان گەردەلوولەکانی تۆز و خۆڵ. چۆن دروست دەبن؟ خۆر بەشێکی ڕووی زەوی گەرم دەکات و پاشان تەوژمی بای سووک بارستە هەوا گەرمەکە بەرز دەکاتەوە، لە هەمان کاتدا پەستان لەو شوێنە دادەبەزێت. بەمەش بارستەی تۆز و خۆڵ و لم لە ڕووی زەویەوە بەرز دەبێتەوە بۆ ئاسمان. ئەلەو حاڵەتەدا گەردەلوولی تۆز و خۆڵ دەست بە دروستبوون و چالاکێکی خۆی دەکات. تیرە گەردەلوولی تۆز و خۆڵ لە نێوان 3 تا 30 مەتریش پەرە دەسێنێ و خێرایی با لە نێویدا دەگاتە سرولی 128 کیلۆمەتر لە یەک کاتژمێردا. پۆلێنی هێزەکەی لە نێوان EF0 و EF1 دەبێت بە پێوانی ناسراو بە پێوانی فوجیتا. خولانەوەی بە ئاراستە و پێچەوانەی ئاراستەی میلی کاتژمێریش دەبێت زۆر زاریش بە گروپ دەردەکەون. هێزە کاوڵکاریەکەی لە تۆرنادۆ کەمترە و تەنانەت لەسەر مەریخیش بینراوە. باس لە مەریخ کرا، کەواتە هەمان گەردەلوولی تۆز و خۆڵ و لم لەسەر هەسارەیەکی وەکو مەریخەیە. دەبا سەیری ئەم گرتانە بکەین و بزانین کەشتیەکانی گەڕۆک لە سەر ڕووی مەریخ چۆن ئەو دیمەنیان گرتووە و ئایا مانگە دەستکردەکان کە بە دەوری هەسارەی مەریخدا دەخولێنەوە ئەو دیاردەیان چۆن تەسویر کردیان وێنەیان گرتووە و چۆن شیکردنەوەیان بۆ کردووە.